هاوارێکی زۆرمان لە جگەرکێشەکان ئەوەیە کە واز لە جگەرکێشان بێن، بەڵام هەمومان ئەزانین کە ئەوەش کارێکی ئاسان نییە. لانی کەم لە ڕوە عەمەلیەکەیەوە خەڵکێکی زۆر بێدەسڵاتی خۆی نیشان داوە لەوەی کە ناتوانێت واز لە جگەرکێشان بێنێ. هەنگاوێکی تر هەیە، ستێپێکی تر هەیە کە پێویستە ئەمانە بینێن. بۆچی؟ بۆ ئەوەی کە لانی کەم بە کەمترین زەرەر لی دەرچن. ئەوش چییە؟ ئەوش بریتە لە پشکنینی پێشوەخت. تەماشاکە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان یا بتوانم بڵێم بە شیارە زۆری لە 90% شێرپەنجەی سیەکان بە هۆکاری جگەرکێشانەوە تووشە بێت. ئەگەر ئەم کەسە هاتوو شێرپەنجەی سیەکانی هەبوو لە قۆناغی یەک ئەیە تەشخیص کرا، ئەگەری ئەوەی لە 5 ساڵی تر بژی لە ساڵ 92، بەڵام ئەگەر ئەم شەخصە لە قۆناغی 4 بیا تەشخیص کرا، ئەگەری ئەوەی 5 ساڵی تر بژی لە 100%. کەواتە ئەگەر بێت و تۆ پشکنینی پێشوەختە بکەی لە قۆناغە سەرەتاییەکانە بتوانی دەستنیشانی نەخۆشیەکە بکەی، ئەوە بە تەئکید کەمترین زیانی جگەرت بەرەکەوێت و بە بێچەوانەشەوە ئەگەر ئیحمالکەی تا ئەو کاتێک شێرپەنجە خۆی دەرەکەوێت کە بریتە لە کۆکەیەکی زۆر و خوێن هەڵهێنانەوە و بەڵغەم و ئەوانە چێش داوەزین، ئەگەر خۆی دەرکەوت ئەو بە دڵنیاییەوە سەر و قۆناغی سێیە کە ئەگەر قۆناغی 4ش نەبێ لەم کاتەیە بەداخەوە ئەگەری مانەکەی زۆر کەمە بێت. بۆیە ئێمە تەشجیعی زۆرمان بۆ جگەرکێشەکان ئەوەیە کە پشکنینی پێشوەخت بکەن، بە تایبەتی ئەوانەی کە تەمەنیان لەسەر و 55 ساڵەوەیە و زیاتر لە 30 ساڵە بەلانی کەمە ساڵی پاکەتێک جگەرە ئەکێشن، ئەمانە بە ئیجباری پێویستە هەموو ساڵێک یەکجار پشکنینی پێشوەختە کە بریتە لە ئەشعەی تەنووری یان سیتی سکانی سنگ بۆ ئەوەی لە قۆناغە سەرەتاییەکانە بتوانرێ دەستنیشانی ئەم نەخۆشیە بکرێت. سمارت وەرچەرخانە.